دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی جگەلەوەی بوونەتە هۆی سەدان قەیرانی جۆراوجۆر بۆ خەڵکی کوردستان ئێستا سەرقاڵی بەخشینەوەی تۆمەت و لێدانەوەی قەوانی کۆن و دوورخستنەوەی ئاگرە سوورەن لە خۆیان بە جۆرێک خۆیان بێبەری دەکەن لەو تاوانانەی کردویانە و دەیانەوێت لە ڕێی میدیا و دەستگا جۆراوجۆرەکانیانەوە هاوڵاتیان لە خشتە بن و چەواشەیان بکەن. لە نوێترین پێشهاتدا گۆڤاری گوڵانی پارتی دیموکراتی کوردستان لە ژمارە 1379 خۆیدا ڕاوبۆچوونی بازنەی گفتوگۆی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی بڵاو کردوێتەوە و بە مانشێتی سەرەکی لە بەرگی پێشەوەی گۆڤارەکە نووسیویەتی لە هەر شوێنێک ئیسلامی سیاسی بوونی هەبێت چارەنووسی ئەو وڵاتە کاول بوونە. شاردنەوەی گەندەڵی و شکستی حکومڕانی سێدەی ڕابردوو بەم جۆرە مانشێتانە کە ئامانج لێی پەرچکردنی کۆمەڵگەیە کاردانەوەی بەدوای خۆی دەهێناوە. خەڵکی هەرێمی کوردستان زۆر باش دەزانن کێیە وڵاتی تاڵان و وێران کردووە و کێیە موزایەدە بە چەمک و دروشمەنەتەوەی و نیشتیمانیەکانەوە دەکات و سەرجەمیان لە بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت. تۆفیق کەریم سەرنووسەری گۆڤاری خاڵ نووسیویەتی چ زەرورەت و مناسەبەیەک هاتۆتە پێشەوە بۆ ئەم ڕاگەیاندنە ئەدی ماوەیەک لەمە و پێش سەرۆکی حیزبەکەتان داوای یەکڕێزی لایەنەکانی نەدەکرد ئایا لەم ڕۆ پێویسترمان هەیە بۆ نزیک خستنەوەی چین و توێژەکانی کۆمەڵگە ئەمە پەرتکردن و تێکدانی ئاشتەوایی کۆمەڵگەیە. هاوکات دارەحەمە ئەمین ڕۆشنبیری ئیسلامی لە فەیسبووکی خۆی پرسیویەتی ئەوە ئیسلامی سیاسیە 30 ساڵە حکوم دەکات و هەرێمی خستۆتە ژێر 30 ملیار دۆلار قەرزەوە و 420,000 دەرچووی زانکۆ و پەیمانگا بێکارن یان ئەوە ئیسلامی سیاسیە هێزی وڵاتان دێنێتە کوردستان و نیوەی خاکی کوردستانی لە شەو و ڕۆژێکدا لە دەستدا. لای خۆیەوە ئەبوبەکر هەڵەدنی پەرلەمانتاری پێشووی کوردستان لە فەیسبووکی خۆی بە تەنزەوە نووسیویەتی دیارە 32 ساڵە گومەرگی ئیبراهیم خەلیل بەدەست ئیسلامی سیاسیەوەیە ئەوەی ڕۆژێک پازدار و ڕۆژێک چاوساغی فڕۆکەی تورانیەکان و دەمێکی دی سووری بەر لەشکری دەبابەی بەعسیان بوو دیارە هەر ئیسلامی سیاسی بووە. گۆڤارەکەی پارتی جگەلەوەی هێرشی کردووەتە سەر توێژێکی بەربڵاوی خەڵکی کوردستان کە ئیسلامیەکانن هاوکات چاواشەی خودی چالاکیەکەشی کردووە و بە بۆیەی خۆیان ڕەنگیان کردووەتەوە و بە ویستی خۆیان تەوەرەکانیان داڕشتووەتەوە. ئەمەش بەشێکی دیکەیە لە بەلاڕێدابردنی بابەتی چالاکیەکە و بە ناوی بەشداربووانی کۆڕەکەوە قسەی ناڕاستیان گواستووەتەوە و تەنانەت دەستکاری قسەی بەشێک لە میوانەکانی خۆیشیان کردووە. لەو بارەیەوە دکتۆر بەشیر خەلیل حەداد لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت بەڕاشکاوانە دەیڵێم ئەو مانشێتەی گۆڤاری گوڵان کە باسی ئیسلامی سیاسی دەکات ڕای هەموو بەشداربووانی گفتوگۆکە نەبووە و ڕای جیاواز خراوەتە ڕوو. چەواشە نابا و نەشیاوەکەی گۆڤاری گوڵانی سەر بە پارتی نەک بەردێک ناخاتە سەر بەرد لە هونەری گفتوگۆ و ڕەخنەگرتن و ژینگەی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان بەڵکو تۆمەت و بوختانێکی ئاشکرایە و بێ چەند و چوون سەر و ڕوخساری خاوەنەکەی دەگرێتەوە.